لە وەتای قەیرانی عراق دەستی پێ کردووە بە ڕووداوەکانی ئەم ڕۆژانەی ڕابردووشەوە حکوومەتی عراق جا هەر کەس و لایەنێگە و حکوومەتەی پێکێ نابێ کارێکی ئەوتۆی نەکردووە بۆ کۆتایی هێنان بەو قەیرانانەی لەسەر دەسەڵات و سامان هاتوونەتە ئاراوە لە وڵاتەدا. هەر بۆیشە دەگوترێت ئەگەر بێت و دەوڵەتێک نەتوانێت ڕێگە لە توندوتیژیەکان بگرێ یان نەتوانێت ببێتە خاوەنی پرۆژەیەکی گشتگیر بۆ ڕەوانەوەی هۆکارە سەرەکیەکانی قەیرانەکان، ئەوە هیچ گومانێک نامێنێت کە ئەو دەوڵەتە وەک کاربڕێکرد لێی دەڕوانرێ بۆ کارنامەی ئەو لایەنانەی یاری بە جڵەوی وڵاتەکە دەکەن تەنها لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیاندا. ئەمە بۆ عراقیش ڕاستە، بە تایبەتی پاش ئەوەی وەها لە توندوتیژی و پێکدادانەکان دەڕوانرێ کە بوونەتە بەشێک لە چارەسەر و جێی دیالۆگێکی بابەتیانەی نیشتیمانیانەی گرتووەتەوە. ئەو دیالۆگەی هەموو لایەنە فەرمانڕەواکان داوای دەکەن، بەڵام هیچ لایەکیان هەنگاوی یەکەم نانێن، تەنانەت ئەگەر هەنگاوێکی بچوشیش بێ. پێشتر ترس لە هەڵایسانی شەڕێکی قورسی ناوخۆیی هەبوو لە عراقدا لە نێوان پێکاتەکانی وڵاتەکەدا شیعە و سوننە و کورد. بەڵام ئێستا شەڕی خوێناوی ناوماڵی شیعیشی هاتوۆتە سەر، وەک عراقیەکان دەڵێن ئەم شەڕەیان دەوڵەتەکەیان دەباتە لێواری زۆنگاوێکی زۆر ترسناکەوە و دەشێت تەواوی گەلی عراق زیان لێکەوتووی یەکەم بێ لە هەردوو ڕووی سیاسی و ئاسایشیەوە. ئەزمونونەکانی فەرمانڕەوایەتی عراق لە ساڵی 2005ەوە تا ئێستا کە شیعەکان و هاوپەیمانەکانیان حکوومەتە یەک بەدوایەکەکانیان پێکێناوە پێمان دەڵێن ئەزمونێکی سەرکەوتووی فەرمانڕەوایەتی نەبوون و هێندەی ئەوەی خەونی عراقیەکانی بۆ ئازادی و دیموکراتی و ژیانێکی باشتر لەبار بردووە نەیانتوانیوە هەنگاوێک بنێن بە ئاڕاستەی چەمکی هاوڵاتی بوون و شکۆی هاوڵاتی بووندا لەو ڕوانگەیەوەی شکستیان هێناوە لە دامەزراندنی سیستەمێکی جێگیری سیاسی بە وڵاتەکەیان. ئەڵبەت ئەمە ئەگەر خۆیان بە خاوەنی عراق بزانن. لەم وڵاتە پڕ لەم تەمتومانەدا، لە عراقی پڕ لە ناکۆچی مێژووی و جوگرافیدا، لەم وڵاتەی نێوان دوو ڕووبارەوە وێڕای ئەوەی 19 ساڵە لە چنگی ستەمکارترین دیکتاتۆر ڕزگاری بووە، بەڵام هێشتا نازانرێ بەرەنجامی ئەم هەموو ناکۆچی و ململانێ سیاسی و ئابوووریانە ئایندەی عراق بە چ ئاقارێکدا دەبن، چونکە ڕووداوەکانی مانگی ڕابردوو دەکرێت وەک جۆرێک لە جەختکردنەوە لی بڕوانرێ کە پەنابردنە بەرچەک و یەکلاکردنەوەی ململانیەکان بە چەکی قورس و سووک بە تەواوەتی جێی بەکار و بەرنامەی ژیرانە لەق کردووە. زۆر جار دەگوترێت دەستێوەردانی دەرەکی هۆکاری سەرەکی لە ڕووداوەکانی عراقدا، بەڵام هەتا ئێستا کەسێک یان لایەنێک لە عراقدا دادگایی نەکراون یان هەر هیچ نەبێ، حکوومەتی عراق ڕاشکاوانە ناوی هیچێکێک لەو کەس و لایەنانە ناهێنێ کە تەنها کار بۆ بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە دەکەن، کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا و شانشینی عەرەبستانی سوعودیە و هەتا دوایی، لەگەڵ هێز و تواناییەکانی هەردوو لایەنی ڕەوتی سەدر و هاوپەیمانەکانی لەلایەک، هەروەها لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و دۆستەکانیشی لەلایەکی تر ناکرێت توانایی تشرینیەکان لەم ڕەوشەی عراقدا نادیدە بگیرێ. تشرینیەکان لە کۆتایی ساڵی 2019دا حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی ناچار بەدەست لە کار کێشانەوە کرد. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. شەپۆلی ناڕەزاییەکان لە ناو ماڵی شیعەکانی عراقدا وەردەچەرخێن بۆ توندوتیژی وێڕای هەموو ئەو هەوڵانەی دەدران بۆ ڕێگەگرتن لە خوێنڕشتن و کوژرانی وەک دەڵێن براکانی دوێنێ و ڕکابەر و نەیارە سەرسەختەکانی ئەمڕۆ. وەطنی بعدما کانە نیشتیمانەکەم پێشتر دیلی گەندەڵی بوو، ئێستا دیلی گەندەڵی و توندوتیژیەکانە بەداخەوە. هیوام وها بوو شەپۆلێکی ناڕەزایی ئاشتیانە بێت بە کفن و بەدەست و دڵێکی پاکەوە، بەدڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ نیشتیمان، نەک ئەوەی ڕابکەیت بە دوای گولە و RPG و خومپارەدا نەفرەت لەم جۆرە شۆڕشە. لە عراقدا هێشتاش سیستم و یاساکانی عەشرەتگرایی نەکرد تەنها ڕۆڵیان هەن، بەڵکو کاریگەریەکی ئەجگار قورسیشیان هەن بەسەر ڕەوش و هەروەهاش بەسەر ئەو ڕێوشۆنانەوەی دەگیرێنە بەر
و لە هەر هەنگاوێکدا بۆ ڕووداوەکانی عێراقیش پێمان دەگڵێن هێشتاش ئەو عەشرەتگەراییە باڵادەسترە تەنانەت لەو شەریعەتەی زۆرێک لەلایەنە سیاسیەکانی وڵاتەکە کاری پێ دەکەن و کاریشی بۆ دەکەن. پێم مەڵێن ڕەوشەکە لە کۆنتڕۆڵی ئێوەدانیە و عشیرەتەکان کەوتونەتە گیانی یەکتر و شوێن تۆڵەکردنەوەی خوێنی خۆیان کەوتون. ئێمە بڕوامان بە عەشرەتگەرایی نییە. ئەگەر ئێوە خۆتان بە کوڕی محەممەد ئەلسەدر دەزانن ئەوە محەممەد ئەلسەدر بڕوای بە عەشرەتگەرایی نییە. شەرع دەڵێت ڕژانی خوێنی عێراقیەکان حرامە و حرامە و حرامە. لە شەڕ و پێکدادانە نوێیەکانی ناو بەغدای پایتەخت و ژمارەیە شاری تری ناوەڕاست و باشووری عێراق چەکی قورس و سووکیش بەکارهێنراون. هەرچەندە ئامارە فەرمیەکان دەڵێن نزیکەی 30 کەس کوژراون و زیاتر لە 300 کەسیش بریندارن، بەڵام دەشگوترێت ژمارەی کوژرا و بریندارەکان زۆر لەوە زیاترن. وقد شكلنا لجنة تحقيق لەژنەیەکی لێکۆڕێنەوەمان پێکەیناوە بۆ دەستنیشانکردنی بەرپرسیار لەوەی چەکیاندەوەتە دەستی ئەوانەی تەقەیان لە خۆپێشاندەران کردووە و دەستیان بە خوێن ڕشتن کرد وێرای فەرمانە توندەکانیشمان بۆ ڕێگاگرتن لە بەکارهێنانی چەک. گرنگە بزانرێت ئەوانە کێ بوون، بە درێژایی شەو دەستیان کرد بە تەقەکردن و موشک بارانکردن و خۆمبارانکردنی ناوچەکانی حکوومەت. سەرۆکوەزیری کاربەڕێکەری عێراق یەکێک لە هۆکارەکانی ئەو شەڕ و پێکدادانە دەگەڕێنێتەوە بۆ ئەو هێزە چەکدارە میلیشیانەی لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتی عێراقدا کار دەکەن و داواشیان لێ دەکات تا بگەڕێنەوە ژێر چەتری دەوڵەت. ازدواجية الدولة ولا دولة بەسەی تر بوو دووفاقی نیوان کارکتەری دەوڵەت و غێر دەوڵەت. سیستمی فەرمی ئاسایشی دەوڵەت پێویستە هەر هەمویان پێکەوە ببەسرێنەوە جا ئاراستەکانیان هەرچیەک بێت. هیچ جیوازیەک نییە لە نیوان ئەم یان ئەویاندا لە بەردەم سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکاندا و هەر شلایەکیش دەسپلینی نەبێت ئەوە بەرپرسیارەتی یاسایی لە ئەستۆ دەبێت. پێشتر ڕەوتی سەدەر وەک ئەوەی لە میدیاکاندا بڵاوی دەکردەوە پێویستە گۆڕانکاریەکان لە عێراقدا لە ڕێی شۆڕشێکی ئاشتیانەوە بێت و لە بانگەوازەکانیشیدا هەمیشە چەمکی ئاشتی بەکاردێنا وەک میکانیزمێک بۆ گۆڕانکاری لە سیستمی سیاسی عێراقدا. بەڵام ئاڕاستەی ڕووداوەکان وەهایان کرد بێهیواییەک لای سەدرەکانیش دروست بێت. بەبێ گوێدانەوەی کێ شەڕی دەست پێ کرد چونکە ئەم شۆڕشە وەرچەرخێنرا بۆ توندوتیژی و خوێنی تێدا ڕژا. ئیدی چیدی شۆڕش نییە و هەرگیز بە شۆڕش ناوی نابم. ئەگەرچی ڕەوشەکە لە شقامی عێراقیدا تا ئەندازەیەک ئارام بۆتەوە، بەڵام هەرگیز بەو مانایەن نییە دەرگا بەسەر ئەگەرەکانی هەڵاسانی شەڕدا داخراون یان بگوترێت ئەوەی کە ڕوویدا جارێکی تر ڕووناداتەوە. لە ئێستادا شتەکان بەرەو ئاسایی بوونەوە دەڕوات، بەڵام هێشتاش ڕەوشەکە وەک ئاگری بنخۆڵەمێشە هەر کاتێک کڵپەی کردەوە دەیکات. ئێستاش هەموو هاوڵاتیانی عێراق بێزار و بێهیوان بەهۆی هەڵەی حکوومەتەکەمانەوە. بەپێی ڕای زۆرێک لە شیکەرەوە وەک دەڵێن لەوانەیە موقتەدە سەدر نەتوانێت ببێتە فریار ڕەسەر ڕاستەقینەکەی عێراق بەهۆی ژمارەیە فاکتەرەوە لەوانە ئەو ناجێگیریە سیاسی پێی ناسراوە کە دەشێت بێ بەرنامەیی و نەبوونی دیدێکی بەرفراوانی سیاسیانە هۆکارەکەی بن. بەڵام نوکۆڵیش ناکەن لەوەی هەوڵ دەدا تا سەروەریەکانی عێراق بپارێزێت و بەرەنگاری گەندەڵی دەبێتەوە و دەشێوەیە سوود ببینێ لەو جم و جۆڵە سیاسی کۆمەڵایەتی وڵاتەکەی کە بە بزوتنەوەی تشرینیەکان ناسراوە، بەڵام بە گومانیشەوە دەڕوانرێتە سیاسەتەکانی بۆ پاراستنی کۆڵەکەکانی دیموکراتی لە عێراقدا. دکتۆر دۆگلاس ئۆلیڤان پسپۆڕی کاروباری عێراق لە نێوەندی نیو ئەمریکا لە ڕێی سکایپەوە میوانی چاوی واشنتنی ئەم هەفتەیە. دکتۆر ئۆلیڤان پێشتریش بەڕێوەبەری دۆسەی عێراق بووە لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادا لەسەر وەختی هەردوو بەڕێوەبەرایەتیەکەی جۆرج دەبلیو بوش و هەروەها براک ئۆباماشدا. میوانی ئەم هەفتەی چاوی واشنتۆن مامۆستایی زانستە سیاسیەکانیش بووە لە ئەکادیمیای لەشکری وەست پۆینت. دکتۆر دۆگلاس سوپاس بۆ ئامادەبوون و سەرەتا دەمەوێت بزانم هەڵسەنگاندنە بۆ ئەم ڕەوشەی عێراق چییە؟ ئایا پێشبینی کراو بوو لایەنە شیعەکان بکەونە شەڕ و کوشتنی یەکتر؟
Well, it's a great pleasure to be here with you and your guests. زۆر خۆشحاڵم بە میوانداریەکەت لەم بەرنمەیەتدا ئەوەی کە ڕوویداوە بێهیوایی و نیگەرانیەکانی مقتەدا ئەسەدر بوون بێهیواکەی سەدر لەو ڕاستیەدایە کە 73 کورسی پەرلەمانی بەدەستێنا و نەیتوانی حکومت بەو شێوەی دەیخواست پێک بهێنێت جا ئەوەی چاودێری ڕەوشی عێراقی کردبێت ئاگادارە لەم جۆرە کارانە هەمومان لەبیرمانە ئەیاد عەلاوی لە ساڵی 2010دا 91 کورسی هێنا نورالمالکی لە 2014دا 92 کورسی بەدەستێنا بەڵام کێشەی زۆر هاتنە ئاراوە هەر بۆیە شتێکی پێشبینی کراوە لە عێراقدا تەنانەت ئەگەر لە هەڵبژاردنەکانیشدا ئەنجامی گەورە بەدەستبێنیت نابیتە ئەو کەس یان لایەنەی حکومت پێک بهێنیت بەڵام پێم وایە ئەمە بۆ مقتەدا ئەسەدر شتێکی نوێ بوو پاش بێهیوابوونەکەی دوای چەندان مانگی دانوستان بڕیاری دەست لە کێشانەوەی پەرلەمانتارەکانی داوە بەداخەوە بەو بڕیارە خۆی خستە دەرەوەی سیستەمی سیاسی وڵاتەکە چونکە هەرکە نوێنەری نەما لە پەرلەمان و لە حکومەتیشدا هیچ جامڕێزێکی ڕەوا و هیچ میکانیزمێکی دەستوریش بۆ مقتەدا ئەسەدر نەما تا بگاتە دەسەڵات بەداخەوە بەو بڕیارە خۆی خستە دەرەوەی سیستمی سیاسی وڵاتەکە چونکە هەرکە نوێنەری نەما لە پەرلەمان و لە حکومەتیشدا هیچ ئامرازێکی ڕەوا و هیچ میکانیزمێکی دەستوریش بۆ مقتەدا ئەسەدر نەما تا بگاتە دەسەڵات ئالێرەوە ناچار بوو پەنا بباتە بەرشەقام هەر کاتێکیش کێشەکان بگوێزێتەوە بۆ شەقامەکان ئەوە دەرفەتی زۆر گەورە هەن تا توندوتیژی ڕوو بدات بەڵێ هەرکە مقتەدا خۆی دەستبەرداری سیاست بوو کە کشایەوە تەنها میکانیزمی بەدەستیەوە مابوو بۆ درێژەدان بە دەسەڵاتەکانی یان بۆ بەردەوامیدان بەو یاریەی دەیکرد بریتی بوو لە شەقام لەگەڵ هەموو ئەو ئەگەرانەی بۆ توندوتیژی هەبوون. باشە بەڕای جەنابەت هەر تەنها ئەوەی کە سەدر نەیتوانی حکوومەتی نوێی عێراق پێک بێنێ ئەمە هۆکاری سەرەکیە بۆ کشانەوەی لە پەرلەمان و لە پرۆسەی سیاسی عێراق و هەروەها ئەو دەست لە کارکێشانەوەیشی لە بواری سیاسیدا کە ڕایگەیان یاخو فاکتەری تر هەن بوون بە فشار بەسەریەوە تا ئەو بڕیارانەی خۆی بدا. بەدڵنیاییەوە ئەوەی سەدر کردی هەنگاوێکی بە پەلەی هەڵەشانە بوو هەروەها زۆرێک لە شیکەرەوەش بە هەڵەیەکی گەورەی دادنێن یان بە تاکتیکێکی هەڵا هەندێکیش دەڵێن سەدر هەڵەیەکی استراتیژی کرد جارێکی تریش دێڵێمەوە کە بڕیاری کشانەوەی دا و نوێنەرەکانی لە پەرلەمان کشاندەوە لە کاتێکدا لە هەڵبژاردنیشدا سەرکەوتوو بوون ئیتر بێجگە لە شەقام هیچ بژاردەیەکی تری لە بەردەمدا نەما فاکتەرەکان بە ڕای من هەمووی تایبەتن بە سەدر خۆیەوە با ئێمە سەیرێکی تشرینەکانی ساڵی 2019 بکەین هەموو دەزانین خۆپیشاندانێکی ئاشتیانە بوو لە مەیدانی تەحریر و هیچ چێکێکیشیان پێ نەبوو بەڵام ئەمەی سەدر هەموو دەزانین تەواو جیاوازە چونکە میلیشیای چەکدار پشتیوانی لێ دەکرد بۆ دەست بە سەرداگرتنی باڵەخانەکانی حکومەت جا ئەمە دوو پرۆسەی تەواو جیاوازن لە یەکتری. چارەسەر چییە لێرەدا؟ گەلی عێراق ئەتوانن وها بڕوان مقتەدا سەدر کە بڵێن فریادڕەسی عێراق و دەتوانێت عێراق لە هەموو ئەو گەندەڵیانەی کە تێی کەوتووە چارەسەر بکە یاخود دەری بێنێ لەو زۆنگاوەی کە تێی کەوتووە و ببێتە مای چارەسەرکردنی ئەو کێشە لە مێژینانەی کە لە 2023 دەستیان پێکردووە هەتا ئێستا لە نێوان هەموو عێراقیەکاندا نەگەر شیعەکان بەتەنیا. پێم وانییە کەس لەو بڕواایەدا بێت مقتەدا ئەسەدر چارەسەرە بۆ گەندەڵیەکان لە عێراقدا بۆ نمونە هەردوو وەزارەتی تەندروستی و هەروەها ئەلکتریکیش لە ساڵی 2005ەوە لای سەدرەکانن ئەم دوو وەزارەتە بە گەندەڵکاری زۆر گەورە ناسراون لە ناو هەموو وەزارەتەکانی تری حکومەتدا لە ئێستاشدا زۆر قورسە ڕێگەیەکی هەبێت یان پرۆژەیەکی بۆ چارەسەرکردن هەبێت چونکە هیچ میکانیزمێکی دەستوری بەدەستەوە نەماوە تا وەک بەشێک لە پرۆسەکە لی بڕواندێت هەندێکەن بڕوایان وهایە مقتەدا ئەسەدر عێراق لەم قەیران و بنبەستە سیاسیە دەردەهێنێت چونکە ڕای جیاوازن ئیتر بۆیە دەبینین وەڵامی یەکلاکەرەوەمان دەست ناکەوێت بۆ ئەوانش کە مقتەدا یان ڕەوتی سەدر وەهادا دەنێن دەیانگەیەنێتە ئەو ئامانجا بەڵام تازە ناتوانێت هیچ شتێک بکات چونکە هێندەی بزانین هیچ دەرفەتێکی دەستوری بەدەستەوە نەماوە بێگومان ئەمەش بارودۆخەکەی زۆر لێ قورس دەکات کاتێک میکانیزمی دەستوری نەبێت تا بەڕێز ئەسەدر بگەرێنێتەوە بۆ دەسەڵات بە تایبەتیش کە بۆ بەرژەوەندی ڕکەبەرەکانی دەستبەرداری کورسەکانی نوێنەرەکانی بوو لە پەرلەماندا. لە ئێستادا وەکو خۆ دەزانی هەم ڕەوتی سەدر و هەم هەندێلایەنی تریش لە عێراقدا داوای سەر لە نوێ هەڵبژاردنەوە دەکەن بەڵام
دەشزانین لاان لە 2005ەوە کە هەڵبژاردن دەکرێت ئەگەر کێشەکانی عراقی زیاتر نەکردبێ هیچ کێشەیەکی عراقی چارەسەر نەکردووە بۆ ئەم جارە ئەم ئەزمونەی کە ئێستا عراقیەکان پێپەڕن پێ دوایە کردنەوەی هەڵبژاردن وەکو بەشێک هەر هیچ نەبێ وەکو بەشێک لە چارەسەر لێی بڕوانرێت. لێرەدا دوو بابەتن یەکەمیان هێشتا هیچ شتێک ڕوون نییە چونکە دەگەینە هەڵبژاردن بۆ کردنی هەڵبژاردن پێویستە پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە دووهەمیشیان ئەوەیە ئەگەر پەرلەمانیش بیەوێت خۆی هەڵبوەشێنێتەوە ئەوە پێویستە کۆبوونەوە بکات خۆ ئەگەر پەرلەمانیش کۆبووەوە ئەوە کار و ئەرکی سەرەکی تری لەبەر دەمدا دەبێت وەک لەوەی خۆی هەڵبوەشێنێتەوە سەبارەت بە پرسیارەکەشت ئایا هەڵبژاردن شتەکان چارەسەر دەکات یان نە پێم وایە وەڵامەکە بە ڕوونی و ئاشکرایی نەخێرە گرفتەکە لە هەڵبژاردنەکانی عێراقدا ئەوەیە ناوبژیکارانی هێز و دەسەڵات لە دەرەوەی سیستمی سیاسیدان مقتەدا ئەسەدر خۆی ناچێتە هەڵبژاردنەوە نووری المالیکی بەشداری لە هەڵبژاردندا ناکات کاک مەسعود بارزانی بەشداری لە هەڵبژاردندا ناکات پاڤڵ تاڵبانی خۆی ناچێتە هەڵبژاردنەوە خەمیس خەنجەر بەشداری ناکات لە هەڵبژاردنەکاندا جامانە خەڵکیان هەن و دەچنە هەڵبژاردنەکانەوە ئەگەر کردنەوەی هەڵبژاردن گۆڕانکاریەک بە دوای خۆی دابێنێت ئەوە لەوانەیە مقتەدا لە بری 73 کورسی ببێتە خاوەنی 50 کورسی لە پەرلەماندا یان پارتی دیموکراتی کوردستان لە بری نازانم 33 کورسی یان چەندە لەوانە زیاتر یان کەمتر بەدەست بێنێتەوە ئەمە دەبێتە هۆکارێکی بۆ گۆڕانکاری لە هێزی دانوستاندندا لە ناو هەموو لایەنەکاندا هەمووشمان دەزانین کێن و نزیکەیدا ناوهەن و هەر ئەوانن هەر بۆیە تا ئەو ناوانە ئاراستەکانی دانوستاندن دیاری بکەن ئەوە بۆ من نادیارەکە سەر لە نوێکردنەوەی هەڵبژاردن دەبێتە ئاڵوگۆڕێکی بناغەیی بەڕای من پێویستە سەوداکان لەگەڵ ئەم پەرلەمانی ئێستادا بکرێت چونکە دەزانین کردنەوەی هەڵبژاردن نابێتە مای گۆڕانکاریەکی چاوەڕوان کراو لەسەر ئەو هێزی دانوستانە من دەگەڕێمەوە بۆلات بۆ زۆرێک لە چاودێر و هەروەها فەرمانڕەوایانی عراقیش هێزەکانی حەشدی شعبی شیعەکان بە هێزێکی نیمچە لەشکری ناودێر دەکرێت و دەشڵێن ئەگەرچی بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریستانی داعەژەوە هێزە پێکێنرا بەڵام هەمیشە ئەو نیگەرانیانەش باس کراون کە دەشێت یەکەکانی حەشدی شعبی بۆ بەرژەوەندیە سیاسیەکانی لایەنەکانیش بەکاربهێنرێن. سپاسی ئەندامانی حەشدی شعبی دەکەم چونکە ئەوان هیچ پەیوەندیەکیان نەبووە بە توندوتیژیەکانەوە لەوانەیە سەرکردەکانیان دەستیان هەبوو بێتیایدا بەڵام ئەندامەکانی نا ئەوان هەرگیز تەقە لە هەوڵاتیانی عێراقی ناکەن. ئەگەرچی دەسەڵاتدارانی عێراق بەردەوام داوای کشانەوەی خۆپیشاندەرانیان دەکرد لە ناوچەی سەوزی بەغدا بەڵام هیچ یەکێک لەو داوایانە هێندەی فرمانەکەی ڕێبەری ڕەوتی سەدر کاریگەری نەبوو بۆ کشانەوە و بۆ تا ئەندازەیەکیش هێورکردنەوەی ڕەوشە ئاڵۆزە خوێناویەکەی عێراق. هێشتاش لەو بڕوایەدام ئەندامانی ڕەوتی سەدر خاوەن بڕوای تۆکمەی خۆیان وابستەشن هەر بۆیە دەبێت لە ماوەی 6 خولەکدا ئەگەر نەکشێنەوە تەنانەت لە دەوروبەری پەرلەمانیشدا ئەوە من خۆمیان لێ بێبەری دەکەم و لە ڕەوتی سەدریش بێبەری دەکەم. بارودۆخی ئاسایشی و سیاسی عێراق وهایان کرد سەرۆکوەزیری کاربەڕێکەری ئەو وڵاتە ئاگاهی بدا کە دەست لە کار دەکێشێتەوە لە کاتێکدا وها چاوەڕوان دەکرات دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ بۆ ڕاگررتنی شەڕ و پێکدادانەکان و هەروەهاش بۆ پاراستنی دامەزراوە نیشتیمانیەکانی عێراق لەوانە پەرلەمان. من هنا إذا أرادوا الاستمرار في إثارة الفوضى والصراع لێرەوە ئاگاهیتان پێدەدام ئەگەر بتانەوێت بەردەوام بن لەم ئاژەوە ململانی و ناکۆکی و ڕەکابەریانەدا و ئەگەریش درێژەش بدرێت بە گوێنەگرتن لە دەنگی ژێرانە ئەوە منیش هەنگاوی ئاکاری و نیشتمانیانەی خۆم دەنیم و لە کاتی گونجاودا دەست لە پۆستەکەم دەکشێنمەوە بە پێ بەندی هەشتابیەکی دەستوری عێراق ئەوانش لە بەردەمگەلی عێراق و لە بەردەمێژوودا بەرپرسیار دەکەم. چاودێر جەخت دەکەنەوە لەوەی هەنگاونان بەرەو چارەسەرکردنی ڕەوشی عێراق تەنها لە ڕێی گۆڕانکاریەوە دەکرێت لەو سیستمە فەرمانڕەوایەتیەی زیاتر لە 17 ساڵە عێراق بەڕێوە دەبات و داواش دەکەن کۆمەڵگەی سیڤیلیش بەشێک بێت لە سیستمی نوێی وڵاتەکەیان. دەبێت پەرلەمانی عێراق هەڵبوەشێنرێتەوە و حکومەتێکی نوێ پێک بهێنرێت و کار لەسەر دابینکردنی خزمە گوزاریەکان بکات و ئێمەش وەک چاودێر بین بەسەر دیمەنە سیاسەکانی عێراقەوە. خۆپیشاندەرانی تشرین
کە لە عێراق بە تشرینیەکان ناسراون لە خۆپیشاندانەکەیاندا جەختیان لە هەمان ئەو داوایانەی خۆیان کردەوە کە لە مانگی دەی ساڵی 2019دا خستیانە بەردەم پەرلەمان و حکوومەتی عێراقیش. ئێمە ڕەتیان دەکەینەوە گەل ڕەتیان دەکاتەوە نابوو چوارچێەوەی هەماهەنگی نابوو هەموو حکوومەتەکان بەڵێ بۆ حکوومەتی نوێ بەڵێ بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و بەڵێ بۆ دەموچاوی نوێی عێراقیەکان و بەڵێ بۆ گۆڕانکاریەکی بنچینەیی. دەمانەوێت بە جیهان ڕابگەێنین تشرینیەکان گەڕاونەتەوە قارەمانەکان گەڕاونەتەوە بۆ ڕەتکردنەوەی هەموو لایەنە سیاسەکانی دەسەڵات دزەکانی داهاتی گشتی. دەمانەوێت داواکانی خۆمان بەرز بکەینەوە نا بۆ دەستێوەردانی وڵاتانی دراوسێ لە کاروباری عێراقدا. دەمانەوێت بکوژەکانی خۆپیشاندەران دادگایی بکرێن و بەرپرسیار بکرێن. داوای گۆڕانێکی تەواوەتی سیستەمیش دەکەین. لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر پێشکەشکردنی چاوی واشنگتنی ئەم هەفتەیە دکتۆر دۆگلاس ئۆلیڤان میوانی بەرنامەمانە. دکتۆر دۆگلاس لە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەدا ئاماژە بە خاڵێک کرد کە پێویستە لەسەری بوەستین، ئەویش هێزی دانوستاندنە لە ناو عێراقیەکاندا. ئەو هێزە هێزێکی عێراقیە هێزێکی دەرەکیە؟ پێم وایە هێزە سەرێکیەکە لە ناو عێراقدایە. هەموو عێراقیەکانیش دەزانن وڵاتانی دراوسیان دەستیان خستۆتە کاروباریانەوە و دەگەڕن بە شوێن جێگیرکردنی ڕۆڵ و کاریگەریەکانیشان بە هەمان شێوە ئەمریکا و هەندێک وڵاتی ئەوروپاییش هەمان شت دەکەن. بەڵێ دەستێوەردانی دەرەکی هەیە لە بواری سیاسی عێراقیدا و ئەمە شتێکە نکوڵی لێ ناکرێت. بەڵام بابەتە سەرێکیەکە یان با بڵێم دەستگا هەرە سەرێکیەکەی شتەکان دەجوڵێنێت هێشتاش لەژێر دەست و کۆنتترۆلی دەستە بژێری عراقیدایە. لە ڤیددیۆکانە گوێمان لەوە بوو کە سەرۆکوەزیری عێراق ئاگاهیەدا بە عێراقیەکانەگە بێت ئەم ڕۆژە بەردەوام بێت دەست لە کارێکشێنێتەوە. ینی چ شتێک لە ڕاستیەکانی عێراق گۆڕێ ئەگەر بێت و دەست لە کار بکێشێتەوە یان نەیکێشێتەوە. لە ڕاستیدا لەوانەیە بەڕێز ئەلکازمی بیەوێت شتێک بۆ خۆی بگۆڕێت وەک ئەوەی نەیەوێت ببێتە بەشێک لەم کێشانە کارڕنگدانەوەیکی سیستمەکەیە. بێگومان مافی خۆیەتی ئەگەر بیوێت دەست لە کار بکێشێتەوە. بەڵام ئەوەی ئەو دەست لە کارکێشانەوەیە چەندێک کاریگەری دەبێت بەسەر ڕەوشەکەەوە چەندێک ئەرێنیە یان نەرێنیە لەو بڕواایەدام هیچ کاریگەریەکی نابێت چونکە ڕێوشێنی دەستوری هەیە دەگیرێتە بەر. سەرۆکی کۆمار یارمەتی دەردەبێت بۆ دەستنیشانکردنی سەرۆک وەزیرێکی تر. نەخێر پێم وانییە کاریگەریەکی ئەو تۆی هەبێت چونکە دەکرێت سەرۆک وەزیرێکی کاتی جێی ئەم سەرۆک وەزیرەی ئێستا لە دەسەڵاتدایە بگرێتەوە. ئەم یاری و جم و جۆڵە ترسناکانی کە لە عێراقدا ڕوودەدەن ئایندەی ئەم وڵاتە بەرەو کوێ دەبا بەڕایتەوە؟ پێم وایە ئێستا لە ماوەی ئەو نزیکەی 20 ساڵی کار لەسەر عێراق دەکەم نادیارترین کاتە بۆم و قورسترین کاتیشە بۆم باس لەوە بکەم ئایندەی عێراق بەرەو کوێ دەڕوات. وەک قسەیەکی کۆن هەیە و دەڵێت کارکتەری چین لە قەیرانەکاندا هەم مەترسیدارە و هەمیش دەرفەتە. ئەم دەستەواژەیە بۆ عێراقیش ڕاستە. عێراق لە ئێستادا لە قەیراندایە و بۆ جیهانیش شتێکی قورس نییە وەها وێنای ئەو وڵاتە بکات کە دەبێتە مەترسیدارترین شوێن. لەلایەکی تریشەوە هەر کەسێک بێت دەتوانێت ئەم دەرفەتە بەکاربهێنێت و گۆڕانکاریی بەرچاو بەرە و باشتر دروست بکات لە عێراقدا. هەرچەندە هێشتا ڕوون نییە بە کامە کەرخەیاندا دەڕوات. بەڵام من بۆ خۆم بەڕوونی و ئاشکرایی دەیبینم عێراق ناتوانێت بەو شێوەیەی 10 ساڵیان زیاتر کار دەکات بەردەوام بێت و چاوەڕوانی هەمان ئەو جۆرە بەرەنجامی پێشوش بکات. ئەوە 10 ساڵە یان زیاتر عێراق لە قەیرانەکاندا گیری خواردەوە و پێشم وها نییە چیدی بەرنمەیەک یان پلانێکە بێت بۆ درێژەدان بەو سەرکەوتنە مامناوەندیانەی وڵاتەکە هەی بووە. باشە کێ بەرپرسیارەکرێ؟ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیە ڕەوتی سەدرە کووردە سونەیە کێ دەبێت بەرپرسیار بێ بەرامبەر بەم ڕەوشەی کە عێراقی تێکەوتووە؟ ئەمە شکستێکی هاوبەشە. پێم وایە پێویستە بە پلەی یەکەم بەرپرسیارەتی لەسەر دوو لایەنی سەرەکی بنرێت لە عێراقدا. یەکەمیان ماڵی شیعەکان و هەروەها دووەمیشیان کورد لە باکوور. هێندەی ئەوەی من چاودێری دەکەم عێراق دەتوانێت بەرگەی دابەشبوونی شیعەکان بگرێت یان بەرگەی ئەوە بگرێت کە دابەشبوون لە ناو کوردیشدا هەبێت. بەڵام دامەزراوە سیاسیەکانی عێراق ناتوانن بەرگەی دابەشبوونی شیعەکان و کورد بگرن پێکەوە. لەم ساڵانی ڕابردوودا ڕێک ئەوەمان بینی و عێراق ناتوانێت
دەبێت ئەم دابەشبوونانە ببینێت پێکەوە و ڕووداوەکان بەڵگەی تەواوەتین لەسەر ئەم ڕوانینەم و هەموو شتێکی لەم بارەیەوە بە ئاشکرایی نیشان داوین. ئەی سونەکان هیچ ئاماژەیەکە بە عەرەبی سونە نەکرد لە عێراقا. چونکە سونەکان یەکگرتوون و عەرەبی سونە کەم تا زۆرێک بە یەکگرتووی ماونەتەوە. لە دوای هەڵبژاردنەکەەوە لایەنەکەی بەڕێز حەلبوسی سەرۆکی پەرلەمان و لایەنەکەی خەمیس خەنجەر یەکگرتوون، هەرچەندە دەنگۆی ئەوەش هەیە کە هێزی دەرەکی ناچاریان کردوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا عەرەبە سونەکان توانیویانە کەم تا زۆرێک لە بەرەیەکی هاوبەشی یەکگرتوودا خۆیان نیشان بدەن. بێ لەوەش سونەکان نەبوونەتە بەشێک لە کێشەی پرۆسەی پێکێنانی حکومەت. کێشەکە لە نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەم ئاهەنگیدا بووە و لە باکووریش لە نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانیدا بووە و وەهایشی لێ هاتووەکە بوونەتە دوو تیم، هەرچی سونەکانیشن خۆیان نەکردووە بە بەشێک لەو دوو تیمە. دکتۆر دەگڵاس لەسەر کاردانەوەکان دەگەڕێمەوە بۆلات. کاردانەوەکان لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیش زۆرن لە سەبارەت بە ڕووداوەکانی عێراق. ئەمریکا کە لە ساڵی 2023دا ئەو وڵاتەی لە چنگی دیکتاتۆریەت ڕزگار کرد داوا لەلایەنە فەرمانڕەوەکان دەکا تا ئایندەی وڵاتەکەیان نەخەنە دووڕیانێکی نەخوازراوەوە و هەروەهاش داوا دەکا پرەنسیپە دیموکراتیەکان بپارێزن. باری ئاسایشی عێراق و سەقامگیری و سەروەری ئەو وڵاتە پێوەستە نەخرێتە بەردەمە ترسیەوە. ئێستا کاتی دیالۆگە، نەک بەرزکردنەوەی ئاسی پێشێوی و ئاڵۆزیەکان. لەسەر و هەموو ئەمانەشەوە داوا لەلایەنە پەیوەنددارەکان دەکەین ئارام بن و ڕێگە لە توندوتیژەکان بگرن و ڕێگەی ئاشتیانە بگرنە بەر. مافی خۆپێشاندانی ئاشتیانە بەشێکی سەرەکی دیموکراسیە. بەهۆی ڕووداوەکانی بەغداوە ژمارە باڵۆزخانە کارەکانی خۆیان ڕاگرت و تەنانەت هەندێکیشیان کارمەندەکانی خۆیانیان بە خێرایی گواستەوە. هەواڵەکان باسییان لەوەش دەکرد باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا چۆڵی کردووە، بەڵام واشنتۆن نکۆڵی لەو هەواڵانە دەکات. دەنگی ئێمەش لە پاڵ دەنگی لایەنە سیاسەکانی عێراقیدایە بۆ پشۆدرێژی و ڕێگەگرتن لە توندوتیژەکان. هەندێک راپۆرتمان بینیون سەبارەت بە چۆڵکردنی باڵوزخانەکەمان و گوایە کەوتۆتە ژێر هەڕەشە و مەترسیەوە. دەمەوەی پێتان بڵێم ئەو راپۆرتانە هەڵان دڵنیابوون لە پارێزراوی کارمەندەکانی حکوومەتی ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکایی و پاراستنی ئاسایشی دامەزراوەکانمان لە پلەی سەرەکی ئەرکەکانماندان. بەڵام هیچ بەڕامەیەکمان نییە بۆ چۆڵکردنی باڵۆزخانەکەمان. هیچ ئاماژەیەکی وەحاش لە ئارادا نییە کە لە ئێستادا پێوەست بەوە بکات. کەسایەتیە جیهانیە ئاینیەکانیش داوا لە عێراقیەکان دەکەن هەرگیز دەرفەت نەدەن بە تێکدانی پێکەوە ژیانی ئاشتیانەی کۆمەڵگەکەیان و لە بری ئەوە زەمینەیە بڕەخسێنرێ بۆ ئاشتەوایی سیاسی لە وڵاتەکەدا. بەریگەرانیەوە سەیری ڕووداوە توندوتیژ ئامێزەکانی چەند ڕۆژی ڕابردووی بەغداکەم. با لە پەروەرگار بپارڕینەوە ئاشتی ببەخشێ بەگەلی عێراق. ساڵی پار خۆشحاڵ بووم بە سەردانەکەم بۆ عێراق. هەستم بە خواستێکی گەورەی عێراق دەکرد بۆ ژیانی ئاسایی پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان ئاینەکە، دیالۆگ و دۆستایەتی ڕێبازە سەرچیەکان بۆ بەرەنگاربوونەوەی سەختیەکانی ئێستا و گەیشتن بە ئامانج. ڕەوتی سەدر هەنگاوی خۆی دەست پێکردووە بۆ گۆڕانکاریەکان لە عێراقدا، بەڵام وەک سیاسەتمەدارە دێرینەکانی ناوچەکە دەڵێن پێویست بەکاری زیاترە بکرێت و لە هەندێک باریشدا کشانەوە دەشێت گرفتەکان زیاتر بکەن وەک کێشەکانیش ئاڵۆزتر بکەن. داوا لە هەموو لایەنەکان دەکەین بە تایبەتیش موقتدا ئەڵسەدر تا لە دەست لە کارکێشانەوەکەی پاشگەز بێتەوە. هەنگاوەکەی بۆ کۆتایی هێنان بە توندوتیژیەکان باش بوو، بەڵام بەس نییە. داوای لێ دەکەین تا وەڵامی هەبێت بۆ داواکەی سەرەکوەزیری عێراق بۆ دیالۆگکردن و هەروەهاش هەموو دۆسە مشتومڕ لەسەرەکان بخاتە کارنامەی ئەو دیالۆگەوە کە تەنها متمانەیەکە بۆ دەرچوون لەم بنبەستە سیاسیە. دکتۆر دەگڵاس هەموو دۆستەکانی عێراق بە ئەمریکاشەوە نیگەرانی خۆیان دەربڕیوە بەرامبەر بەم ڕۆژە ئاڵۆزەی عێراق و داواکەن کە چارەسەر بکرێ. بەڕای تۆ دەربڕینی نیگەرانی بەسە بۆ ئەوەی کە عێراقیەکان هەن بدە تا ڕەوشی وڵاتەکەی خۆیان چارەسەر بکەن؟
لە ناخی دڵەوە بڕوام وایە هێشتا شیان هەیە بۆ عێراقێکی ئاسایش و سەقامگیر، بەڵام ڕێگە بۆ ئەو ئامانجە ئاڵوز و سەختیەش و پێویستی بە بیرکردنەوەی نوێ هەیە و هەروەهاش پێویستی بە لەبەردانەواندن هەیە. هێشتا نەگەیشتووینەتە ئاوەها ڕەوشێکەوە بڵین ڕێبەرانی عێراق دانیان ناوە بە پێویستیدا بۆ ئەو لەبەردانەواندنانە و گەیشتن بە ڕێکەوتنەکان تا وڵاتەکە برن بۆ پێگەیەکی باشتری ئاشتی و سەقامگیر. ئەمریکا ئەتوانێت چی بکات بۆ عێراقیەکان؟ دەتوانێت چ جۆرە کارتێکی فشار بەکار بێنێ تا عێراقیەکان ناچارکە بەوەی لەسەر ئەو مێزی دیالۆگەدا بنیشن کە باس و جەختکردنەوەکان بۆ ئایندەی وڵاتەکەیان دەبێت. بۆ خۆت دەزانی ئێستا یەکێک لە یاریدەدەرەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا هاوکاتی تۆمارکردنی ئەم بەرنامەیە لە عێراقا وەکو دەگوترێ هەوڵەکەی ئەوەیە کە عێراقیەکان لێک نزیک بکاتەوە. ئەمریکا دەتوانێت چ فشارێک بەکار بێنێ بەسەر عێراقیەکانەوە؟ زۆر قورسە بۆ ئەمریکا فشار بخاتە سەر هەر لایەنێکی عێراقی وەک باست کرد. یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغدا و لەگەڵ سەرکردە عێراقیەکاندا کۆ دەبێتەوە و گوێیان لێ دەگرێت تا بزانێت چی دەڵێن یا ناڵێن. بەڵام لە بیرمان نەچێت لە کۆتاییدا ئەمە دۆسیەیەکی عێراقیە و تەنها شتێکیش لایەنە دەرەکیەکان بتوانن بیکەن ناوبژیکردنە، وەک ئەوەی جنین پلاسخارد سەرۆکی یۆنامی دەیکات بە شێوەیەکی زۆر باش ئەرکەکەی خۆی بەجێدەگەیەنێت و هەموو لایەنەکانی خستۆتە سەر مێزی دانوستان بێجگە لە موقتەدا ئەسەدر کە پێ دەچێت نەیەوێت بچێتە سەر ئەو مێزە یان با بڵێم لەو خولی و توێژانەدا نایەوێت بەشدار بێت. جا ئەمەیە بابەتەکە. لایەنە دەرەکیەکان هەوڵەکانیان لە چوارچەوەی ناوبژیکردندایە و ئەمریکا و یەکێتی ئەوروپا ناتوانن لە دەرەوە شتێکی ئەوتۆ بکەن. بەڕای تۆ عێراق گرنگیەکی استراتیژی ماوە بۆ ئەمریکا هاوشێوەی ئەو گرنگی استراتیژیەی ساڵی 2023 و دواتریش پێی دەدا؟ نا پێم وایە عێراق هەمان ئەو گرنگیەی نەماوە لەبەر چەند هۆکارێک لەوانە کەمبوونەوەی مەترسیەکانی تیرۆریزم، ڕێژەی بەرەمێنانی نەوتی ئەمریکا لە وەتای ساڵی 2023 و هێرشەکانەوە زیاتر بووە. لەبەر ئەوە عێراق لە وێنە گەورەکەی نەوتدا بەو شێوەیە دیار نەماوە وەک پێشتر هەبوو. بەڵام هێشتاش عێراق گرنگە و ڕەنگە لە ڕیزبەندی دەوڵاتە گرنگەکەدا نەبێت بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا، بەڵام بەدڵنیاییەوە لە ڕیزبەندی 20 وڵاتی گرنگدایە. پێگە ژیۆپۆلۆتیکەکەی عێراق زۆر گرنگە و وڵاتانی دراوسێشی گرنگن. عێراق هاوسنووری ئێرانە کە سەرنجی سەرەکی ئەمریکایی لەسرە. هۆکاری جۆرە و جۆری تریش هەن کە عێراق بە گرنگی دەهێڵنەوە، بەڵام هەرگیز ئەو گرنگیە نابینێتەوە لە نێوان ساڵانی 2023 بۆ 2011 هەی بووە. بێگومان هەمومان هیوادارین جارێکی تر ئەو جۆرە سەرنجە نەچێتەوە سەر عێراقە لەسەر وەختی داعشدا لەسەری بوو. لە هەمان کاتیشدا پێویستە عێراق فێری پەیوەندیەکی گەورە بێت لەگەڵ ئەمریکادا، نەک هەر ئەوەی بۆ چارەسەرکردنی کێشەکانی چاوی لە واشنگتن بێت. باشە لە بەرامبەر هەوڵ و دەستێوەردانەکانی ئێران لە عێراقدا ئەمریکا دەتوانێت چی بکە؟ من بۆ خۆم لەگەڵ هەندێک لە عێراقیەکانە قسە کردووە، جا لە بەسڕە بوو بێ، لە عەمارە بوو بێ، لە بەغدا بوو بێ، یەک ڕایان هەیە دکتۆر دۆگلاس، ئەویش دەڵێن ئەگەر بێت و ئەمریکا و ئێران بگەنە ڕێکەوتنی ناوچی ئەو وەکو ئەوە جارێکی تریش دەواازەکانی عێراقی بۆ دەکاتەوە و دەستبەرداری بەرژەوەندیەکانی خۆی دەبێت لە پێناو ئێراندا لە عێراقدا. لەمەیاندا چۆن؟ پێم وایە گرنگە بۆ عێراقیەکان تێگەیشتنیان هەبێت لەوەی پێویستە هەر خۆیان بەرامبەر دراوسەکانیان ڕابوەستنەوە. ئەمریکا دۆستی عێراق و بە تەنگ عێراقەوەین، بەڵام بەلانی کەم 10,000 کیلۆمەتر دوورین لەو وڵاتەوە. جا لەو دووراییەوە ناتوانرێت شتێکی ئەوتۆ بکرێت بۆ عێراقیەکان لە کاتێکدا ئێران 100 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ عێراقدا. بەڵام عێراقیەکان دەتوانن داوای یارمەتی لە ئەمریکا بکەن ئەگەر پێویستیان بەو یارمەتیە هەبوو. جا پەیوەندی بەغدا و تاران پێویستە لەسەر ئەو بنەمایە پێناسە بکرێت کە ئایا عێراقیەکان خۆیان دەتوانن چی بکەن. دکتۆر دۆگلاس من دەگەڕێمەوە بۆلات بۆ دوا بەشی بەرنامەکەمان. هەوڵاتیانی عێراق بەبێ ڕەچاوکردنی ئەوەی سەر بە کامەلایەنن دەکرێت بگوترێ لە بارودۆخێکی ناهەمواردا دەژین بەهۆی ناکۆچی سیاسی نێوان لایەنەکانەوە، وەک دەڵێن ئەو ڕکابەریەی نێوان لایەنە فەرمانڕەواکان لەوانەیە داواکانی خۆپیشاندەرانیشی ون کردبێت.
ڕەوشەکە ئاڵۆزە و کاریگەریشی کردوتە سەر هەموو هاوڵاتیان پێویستە دەوڵەت بزانێت داواکانی خۆپشەندەران چین و چینین نەک ئەوەی بەهێزی لەشکریەوە بەرەنگاریان بێتەوە ئەوە تا خوێن ڕژا و لایانی تریش دەستی تێخستووە ڕەوشێکی خراپە. پێشتریش ناکۆچی هەبوون وەک هاوڵاتیانی عراقی دەڵێن بەڵام دەست بە سەرداگرتن و بەکخستنی کار و ئەرکەکانی دامەزراوە نیشتیمانیەکانی عراق وەرچەخانێکی تری شێوازی دەربڕینی ناڕزایەکانە. ئەم ڕەوشە مەترسیدارە و دەستگرتن بەسەر دامەزراوەکان و هێرشکردنە سەر باڵەخانەی بەرسی لە سەڵات و کۆشکی حکومات دەبنەمای ناسەقامگیرکردنی ڕەوشی ئابووری و هەروەها ژیانی ڕۆژانەمان کاریگەریە بێت بەسەر ژیانی خەڵکی هەژار و تەنان تەواوی کۆمەلگا کەشمانەوە دەماخەنە پەراوێز و وڵاتەکەش بەرەو نادیاری دەبات. خەڵک ڕاشکاوانە داواکانی خۆی دەدا بە گوێی لایەنە سیاسیەکان و هەروەهاش بە ئاشکرایی خستونیەتێ بەردەم بڕیار بەدەستەکانی وڵاتەکەیان هەر لە ماوەی ڕابردوودا نەکرد بزوتنەوەی تشرینیەکان ئاگاهیان داوە بە دەسەڵاتداران بەڵام ڕای گشتی خەڵکیش بۆ ئاڕاستەیەدایە دەشێت جارێکی تر و بە شێوەیەکی زۆر گەورەتریش لە خۆپشاندانەکانی مانگی دەی ساڵی 2019 بڕژێنەوە سەر شەقامەکان. پێویستە حکوومەتێکی نیشتمانیمان هەبێت چونکە خەڵک بێزارە لەم جۆرە حکوومەتەی 90 ساڵە هەیە. پێویستە حکوومەتێکی نیشتمانی هەڵبژێردراوەمان هەبێت و دوور لە بەشبەشینە و حزبایەتی. گەلی عێراق چیان دەوێت؟ خزمەتگوزاریەکانیان دەوێت وەک وزەی ئەلکتریک، ئاوی خواردنەوە، کەمکردنەوەی ڕێژی بێکاری، بەڵێ هاوڵاتیانی عێراق ئەم شتانیان دەوێت. دکتۆر دەگڵاس بەڕای تۆ لە دوای ئەم ڕووداوانە کە بینیمان ئەمانەی مانگی هەشتی ڕابردوو پێت وایە دەرفەتێکی باش مابێ بۆ عراقیەکان کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بێنن و ڕەچاوی بەرژەوەندیەکانی لایەنەکانی تریش بکەن؟ ئەمە شتێکی زۆر قورس و سەخت دەبێت بۆ ئەوانەی بێهیوا بوون لە پرۆسەی پێکێنانی حکوومەتی عێراقی و بە تایبەتیش ئەوانی نیان دەویست دوو لە سەرسەی پەرلەمان کۆ ببێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار وێڕای ئەو بەندانەی لە دەستوردا هەن بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی کورد لە ڕێی دیاریکردنی ڕێژەی دوو لە سەرسێ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و چیری عەرەب نەتوانێت بوونی کورد فرامۆش بکات. جا ئایا دەکرێت حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بهێنرێت؟ دەتوانم بڵێم بڵێ دەشێت حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی زۆر باش پێک بهێنرێت نەک زۆرترایەتیەکی بچووک بێت. بەو شێوەی لایەنە گەورە و سەرێکی سیاسیەکانی عێراق بەبێ هەندێک لایەنی بچووک ئەو حکوومەتە پێک بهێنن. بەڵام دەستور وەها داڕێژراوە و پێشم وایە ژیرانە بووە کە بەبێ نوێنەرایەتیەکی بەرچاوی عەرەب و کورد زۆر قورس بێت حکوومەت پێک بهێنرێت. بێگومان عەرەبەکان لە هەردوو ئاینزاکە جا ئەمە هەر هیچ نەبێت لەم گەڕەی ئێستادا ڕەوتی سەدری بێهیوا کرد بەڵام وەک ئاماژەم پێکرد کارێکی زۆر ژیرانە کراوە کە ئێژگار قورسە بەبێ کوردیان هەر لایەنێکی تری پێکهاتەکان بتوانرێت حکوومەتی عێراق پێک بهێنرێت. هەندێک نیگەرانی لە ناو هەرێمی کوردستانی عراقدا و خەڵکیش نایشارێتەوە کە دەشێت ئەوەی لە بەغدا ڕوویدا لە هەرێمی کوردستانی عراقیشدا ڕووبدا لەبەر دوو هۆکار وەکو چۆن گەندەڵیەکان لە بەغدا و لە ناوەڕاست و باشووری عراقدا هەن بە هەمان شێوە گەندەڵیش لە هەرێمی کوردستانی عراقدا هەیە وەکو چۆن ناکۆچیەکان لە ناو ماڵی شیعەدا هەیە ئاواش ناکۆچی لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانیشدا هەیە. ئەوەندەی تۆ چاودێری ئەو ڕەوشە دەکەی پێ دوایە ڕووداوێکی نەخوازراوی لەو شێوەیە لە هەرێمی کوردستانە ڕوو بدات؟ I believe that because the Kurdistan region last experienced the type of لەو بڕواایەدام خۆناغی شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستانی عێراق تێپەڕێنراوە. لە بەغدا هاوکاتی هێرشەکانی 2003 خوێنڕێشتنێکی گەورەمان بینی زۆر بەکەمی لە نێوان شیعە و شیعەدا بوو زیاتر لە نێوان شیعەکان و سونەکاندا بوو. هەرێمی کوردستان لە ساڵانی 90ەکاندا شەڕی براکانی بینیوە بۆیە پێم وایە هەستێکی گشتی هەیە و دژی ئەوەیە جارێکی تر ئەو جۆرە شەڕە لە هەرێم ڕوو بداتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا گەمژەیە ئەگەر پارێزگاکانی هەرێمی کوردستان
سەیری باشووری عێراق نەکەن و بڵێن لێرە ناشێت شتی وەها ڕوو بدات. پێویستە بتوانرێت شتەکان باشتر بکەن لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک و نەڵێن ئەو جۆرە خۆپیشاندەرەمان نییە توندوتیژی ئەنجام بدات و ئاژاوەی وەک بەغدا نایەتە ئاراوە. جا گرنگە سەرکردە کوردەکان سنوورێکدا بنێن تا هەولێر و سلێمانیش بە هەمان ئاراستەی بەغدادا نەڕۆن لە داهاتوێکی نزیکدا. دکتۆر دۆگلاس سوپاس پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. زۆر سپاس دەکەم. Thank you very much, Dr. Douglas. My pleasure. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتۆن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.